بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. سڵام عەلەیکم و ڕەحمەت اللهی و بەرەکاتوه. بەڕێزان، بۆ هەڵقەی 15هەمی ڕێوڕەسمی شارستانی هاتینەوە خزمەتتان. هیوادارم هاوڕێمان بن. ئەم جار یەکێکی تر لە مافەکانی منداڵ لەسەر باوک و دایک و یەکێ لە ئەرکەکانی هەموو ئینسانێک لە کۆمەلگا بۆ خۆی ئەخێنە بەرچاو وەکو ڕعایەتی تەمیسی و بێهداشت و نزافەت کە ئینسان لە تەعامڵتەکی دیگەرانە شەخسیەتی بە دیگەران معرەفیەکات. ئینسان بە وەسیلەی لیباسەکانی بەر لە هەموو شتێک ئەناسرێت. لیباسێکی کاریگەری ئەگەر مامۆسایەکی زانکۆیش لە بەریاوێت خەڵکوا ئەزانن کاریگەرە، و ئەگەر کاریگەرێک لیباسی پسپۆڕێک بکاتە بەری خەڵک پرسیارێکی پسپۆڕانەی لێەکەن. هەروەها ئەگەر لیباس تەمیز نەوێ و مرەتەب نەوێ و ڕێک و پێک لە بەرانەوێ، ئینسان خەیاڵەکە خاوەنی لیباسەکە ناتەمیسە، ناڕێک و پێکە و ڕەنگە عەقڵێکی لەسەرخۆی نەبێت. نزافەت و تەمیسی مەطلوبی هەموو کەسێکە. ئینسانی تەمیز و پختە و ڕێک و پێک ئینسان حەز لە چاوپێکەوتن و تەکادانیشتنی ئەکات. ئێمە مناڵەکانمان لە دوای ماڵ واردی ئیجتیماعەکەین. لە ماڵی خۆمانە زۆرێ لە میوانەکانمان کاتێک مناڵەکانی ئێمە ئەبینن ڕەنگە حەز بکەن ماچیان بکەن، لە باوەشیان بگرن، شۆخیان تەکا بکەن، بەڵام ئەگەر ئەو مناڵە پختە و خاوێن و تەمیز نەوێ، ڕەنگە میێوان خۆی لێلا بدات، ترێزی لێ بکات و مناڵەکە نەزانێ ئەمە بە بۆنەی بێنزافەتی دایک و باوکێسی، بەشک و وابزانێ مناڵێکی بێبایخە، ناشیرینە، بێعەقڵە و خەڵک خۆشیان لێنێت. بۆیە داواکەین لە باوک و دایک هەم بۆ خۆیان لیباس و بەرگ و ماڵ و محەلی زندگیان خاوێنی ڕابگرن و بە پختەیی بیڕازێننەوە، و هەم مناڵەکانیان تەمیز و پختە و بۆنخۆش و بە نزافەت ئاراستەی ناوی کۆمەلگا و جەمع و مەدرسەی بکەن. مەبەستم لەم قسە ئەوە نییە شتە گرانەکانیان بۆ بسێنن یا ئەبێ ماڵ لە گرانترین شتەکان دروست بکرێت. مەبەستم ئەوەیە لە هەرچێک دروست کریاغە با پختە و خاوێنوێت. تەمیسی بەعەسەوێت ئینسان نێزیکی چت بێتەوە. لە ناوی گوڵەکانە بۆ گوڵە خوجوانەکانە ڕۆین، لە ناوی پەلەورەکانە پەلەورە خوجوانەکان سرنجمان ڕاکێشێ، و لە مەدرسەی چا مامۆستا، هاوڕەفیق و ڕێوگار مناڵە خوجوانەکان، مناڵە تەمیسەکان سرنجیان ڕائەکێشن و ئەیانوەن بەرەو لای خۆیان. ئێمە ئەبێ مناڵەکانمان هەر لە مناڵیوە فێری تەمیسی بکەین، فێری شۆردنی دەست و دەموچاویان بکەین، فێری پاراستنی خۆیان لە قوڕ و هەڕ بکەین، فێری نان خواردنی پختە و نەپشاننی لە ناوی ماڵا بکەین، فێریان بکەین لە میێوانیا خاوەن ماڵەکان ئازار نەدەن، ئەچینە ماڵی کەسێک ماڵەکەی پیس نەکەن، و ئەگەر ئەم کارە نەکەین میێوانی لە ئێمە قەدەخەوێت، میێوانیمان ناکەن، بانگمان ناکەن بۆ ماڵ، و ئەگەر چوینە ماڵێک هەزار ڕوویچیان خۆشوێتەکمانە جاریتر حەز ناکەن ئێمە بووینە میێوانیان. دوای تەمیسی لەش و جەستە و لیباس و ڕێکوپێکی و خاوێنی قسەکردن دەست پێکات کە ئەبێ دەممان تەمیسوێت، و باشترە مناڵەکانمان فێری مسواکداین بکەین. دوان کە داژیاری پێژن یا ئەتوانین بێژین تا ژیان بێت یاری ژیانتە، ئەگەر مناڵەکان مسواک نەدەن ڕەنگە زووتر لە وەعدە دوانەکانیان لە دەست بدەن و بەر لە تەمەنی پیری مەجبور بوون دوانی دەستکرد بنەنە دەمیان و لە دوانی خۆیان ئستفادە نەکەن، کە ئەویش لە خواردنەکانە، لە خۆراکیەکانە، لە شیرینیەکانە، لە کاتی خەوتنە مسواکداین ئەبێت بێتە یاسایەک ئێمە لە مناڵەکانمان داوای بکەین. نزافەتی ماڵی خۆمان و
کۆمەکی مناڵەکان بۆ نزافەتکردن بۆ خڕکردنەوەی سفرەکان بۆ دەفر و دۆڵەکان بە تایبەت بەستە بە نەقشی جنسیان ئەگەر پیاون ئەگەر ژنن هەرچەند پێویست ناکە ئێمە نەقشی جنسی فرەپڕڕنگ بکەینەوە بەڵام لە حەدی هەنجار و نورمی جامعەکە مناڵەکان وادار بکەین مشارکەتی تیا بکەن و حەمام و دەستشۆیی هەمیشە دوای خۆیان نزافەت بکەن و چاودێری بکەن. قژ و ناخون و مویان بە پختەیی نگەهداری بکەن بە مەوقع ناخون برن قژیان شانە بکەن و مووەکانیان بە مرەتەبی لە ئارایشگا یا بە ئارایش یا بە پیرایش تەمیز بکەن. ئارایش و پیرایش بەو مانایەسە کە بەعزێ وەخت دەبێ هێندێ لە مووەکان لابووین ئەوە پیرایشی پێژن جاروباریش پێویست دەکات موو جوانکاری لەسەر بکرێت کە ئەوەیژن پێی ئارایش. ئەوەزکردنی لباس و شۆردنی لیباس و پانکردنەوەی لیباس و وشکردنەوە و هەڵگرتن و نەزمی قەفەسەی لیباس و ماڵ یەکێکی تر لەو شتانە سەبێ باوکو دایک احتمامی لەسەر بکەن و مناڵی پێفێر بکەن. یەکێکی تر لەو شتانە کە ئینسانێک شێوە شیری نەکات لە بەرچاوی خەڵک پختەیی پێڵا و گوێرەوا و پێسی بە تایبەت لە فەسڵی گەرما کە پێ و گوێرەوا و کەوش ئەتوانێ بۆی بێت و بە ورود بە ماڵێک بۆی فەرشەکان و بۆی ماڵەکە و ناوچاوی میێوان و خاوەن ماڵ تاڵ بکات حارەقی پێس و مراقبەت لە پێ و تەمیسی پێ و شۆردنی گوێروا و تەمیزکردنی ئەوانەسە کە ئەبێ بەرچاو بکرێت. یەکێکی تر لە نزافەتەکانە بێ فێری مناڵەکانی بکەین نزافەتی نان خواردنە. لە کاتی خواردنە ئەبێ مناڵ تەمیز نان بخوات پیشاندن نەکات لە بەردەستی خۆی نان بخوات و ئەگەر خۆراکی لە ڕەنگێکی ترە وەکی ئاجیل و پستە ئەوانەسە توێکڵەکەی نەتەقێنێ فڕێی نەدات کۆی کاتەوە حتا ئەگەر لە سیارەواوە و بە تایبەت ئەگەر لە پارک و محیتی دەریچاوە بیکاتە مشتی و بیکاتە سەتڵە زبڵەکان کە بەڵاو پشتنەوێت. یەکێکی تر لەو شتانە بێ باوکو دایک فێری مناڵەکانیانی بکەن نەزمی گەمە و ئەسپا و بازیە. هەر مناڵێک بەشی خۆی ئەسپا و بازی بۆ ئەسندێت. هەر لە ئێستاوەیەژین مێژن بە مناڵەکان گەمەی پێمەکە مەیشکێنە مێری دەسی لێمەدە وازی مەکە باترێکەی تەواو مەکە یا بۆی مەسێنن یا ئەگەر بۆیتان سند ئەبێ گەمەی پێ بکە دەسی لێ بدا و وازی بکە و ڕەنگە بیچیشکێنی. یەکێ لەو شتانە کە مێشکی ئینسان ئەخاتە کار کونجکاویە گەڕانە بە دوای شتە گمبووەکانە. مناڵێکە ئەسپا و بازیەکی تازە بۆ سندگە حەز ئەکا بزانێ ئەم ئەسپا و بازیە چۆن کارەکە ئەم بووکڵە بۆچی ئەگریت بووکە شوشە ئەم بووکڵە بۆچی ئەگری چۆن ئەگری گریانەکەی لەکوێوە تێت چۆن ئاوە خوات چۆن ئەم بووکڵە لیباس ئەکرێتە بەری و ئەکندێت یا بۆی مەسێن یا بێڵە لیباسەکانی بکەنێ بیکاتۆ بەری تا مەهارەتی دایکبوونی یاگورێ بێڵە سیارەکە بشکێنێ و وەسڵی بکاتۆ تا یا بورێت جیهان کۆنە ئەبێت ئەشکێت ئەو بۆ ئێمەیە ئێمە بۆ ئەو نییە زۆرێ لە ئێمە پارە بۆ ئێمە نییە ئێمە بۆ پارەین هەنۆزیش خۆیەکەینەوە خڕیەکەینەوە یامان نەرتێ خەرجی خۆمانی بکەین و لەزەتی لێبووین. بۆیە ئەسپا و بازی یەکێ لەو شتانەسە ئەبێ بۆ مناڵەکان یا نەیسێنن یا ئەگەر سنتان بۆ شکاندنە بۆ گەمە پێکردنە بۆ کۆنەبوونە. زۆرێ لە ئەسپا و بازیەکان بە تاک گەمەی پێ ناکرێ تۆپی بۆ مەسێنە بۆی چ سند بێڵە با دەراوسێکە گەمەی تەکا بکات بانگیان بکە یا بیان وەرە دەر بۆ گەمەکردن. جەمکردنەوەی ئەسپا و بازی شکیا و نەشکیا کۆکردنەوە و منەزەمتر لە جێگەی خوادانین وەزیفەیەکە بێ بە هاوکاری بە یارمەتی فێری مناڵەکەتی بکەیت. ئامۆزشی کتێو خوێندن و نووسین یەکێک لەو شتانەسە باوکو دایک ئەبێ مناڵەکانی پێفێر بکەن جوان بنووسێت کتێو بخوێنێت کتێوەکانی باش هەڵبگرێت چون مەهارەتی سەواداموزی وا لە ڕێیا و بە میزانی سەوادێکە کەسبی ئەکات ژیانی داهاتووی قورس یا ئاسانەکات. نووسینی تەکالیفی مەدرسە مەشق و ڕوونویسی و مەسئلەیەکە پێدرێت یارمەتی بکەن با تەمیز ئەنجامی بات ڕێکوپێک ئەنجامی بات نەیخاتە ئاخری وەخت بە ڕێکوپێکی بەر لەوادە ئەنجامی بدات تا هەمیشە بە خەیاڵی ئاسوودەوە خەفتن و گەمەی دەست پێ بکات. ئەگەر مناڵێکی خاتە دێر باشتر واسە کارێکە حەزی لێکات بەرگیری لێ بکەین
و بێژین تا کارەکانی مەدرسەت ئەنجام نەدەی ئەم کارەوە حەزی لەکەی نابێ بڕۆی بە دوایە چون ئێمە خاوەنی دەسەڵاتین ئەبێ نازم فێری مناڵەکانمان بکەین و مناڵەکان وردە گەورەون سواری ماشینەون سەفەر بە ماشین دەست پێکەین نەزم لە ڕانندگیە ڕعایەتی قوانینی ڕانندگی لە ئێمە فێرەون ئەبێ ئەوان یاوبرن لە ئێمە کە زبڵەکانیان لە ماشینەوە نەخەنە ناوی شار و نزافەت لە ناوی شارە مناڵەکان ئەشێ لە ئێمە یاوبرن ئەشخاڵی شکلاتێک ئەگەرەی خۆین لە مشتمان ناوێت تا ئەگەینە سەتڵێکی زبڵ و ئەگەر ئەوانیش دایان خست پێیان بێژین بێرنی و بیخەنە زبڵەکە نزافەت لە پارک و تەبیعەتە جاروباریش ئەچینە مەکانە گشتیەکان شاری یاری لەوێنە نەوبەت نزافەت پاکیزەگی و خاوێنی ئەو جێگەیچیانە پێفێرکەین بیپارێزن و مشارەکەتی تیا بکەین ئەگەر وابوو بە گەمەکردن بە نزافەت ڕعایەتکردن مناڵەکە خۆشەویست و ئامادەی ورود بە کۆمەلگایەکەین هیوادارم مناڵەکانمان باشتر لە خۆمان لە کۆمەلگا حزور پیا بکەن و سێوەری پرسەمەریان جێگەی حەسانەوەی ئێمە بێت وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه